پرسەی ئەدام یەحیای تەمەن 26 ساڵانە پەیتا پەیتا هاوڵاتیان سەردانی کەسوکارەکەی دەکەن بۆ دڵنەواییان. دەستمەکردە ناو برنگەکەی زیندەوە گولەکەی دیابوو ئەمت بابای دەرکەم ئەمت بابای دەرکەم خوایە. دایکی ئەدامە لاوانە و گریانی بەکوڵ دەکات بۆ مەرگی کوڕەکەی کە ئێوارەی 7 مانگە بەهۆی بەرکەوتنی پیشەکە و گیانی لەدەستدا. ئادەهم پیشەی چاودێریکردن و بەخێوکردنی ئاژەڵ بووە لە گوندەکەی خۆیان. دایکی دەڵێت بەناحەق کوژرا و داوا دەکات یاسا مافی بۆ وەربگرێتەوە. بەتەمای دەشت بوو ڕووی بۆشت کڕین چاوەڕێیمان بوو بێتەوە تەقە دەسی پێکرد تەقە دەسی پێکرد وەڵا تەلەفۆنیان کردیان لێ کوژراوە. هەر ڕۆژانە بۆ کەسابەت کەوتووە دوای مانگا و گوێلک کەوتووە دوای شوانی لە دەرو دەشت بوو نیمە ڕووی وارە هاتەوە شوان و گاوان بوو هیچ ئیشێکی نەبوو زەرەری بۆ کەس نەبوو. کەسوکاری ئەدهم پارتی و بەرپرسانی پارتی لە لقی 19 چەمچەماڵی و حیزبە بە تۆمەتباری کوشتنی کوڕەکان ناو دەبەن. سکاڵای یاساییان لەسەر چەکدارانی بارەگای لقی پارتی و بەرپرسانی لقەکە لە چەمچەماڵ تۆمار کردووە. لەلایەن لقی 19 کوژراوە ئەمرای ئێمە لە حەقی خۆشمان خۆش نابین و ئەو جەماعەتی کە دوێنێ لە قەوەتەقەیان لە ئەمرایی من کردووە بە ڕێڕۆ بە ڕۆشتووە کوشتیانە لەو جەماعەتە خۆش نابین بە یاسایی بێیان بە عشاری بێ حەقی خۆمانی لێسنەوە. کاڵامان لە دژی گشتیان تۆمار کردووە ئەگەر بە یاسا بۆمان نەچێتە سەر بە عشاری حەقی خۆمانیان لێسنەوە. لە ڕۆژی 7 مانگە بەشێک لە وڵاتیانی چەمچەماڵ خۆپشاندانی ناڕەزایەتیان دەربڕی و لە ئاکامی بەرکەوتنی پیشەکەوە دو هاوڵاتی بریندار بوون و هاوڵاتیەکیش گیانی لەدەستدا. ڕزگار جەباریان ئارتی چەمچەماڵ.